9 ساڵ بەسەر دەستپێکردنی شۆڕشی گەلانی سووریادا تێدەپەڕێت و تا ئێستا ژمارەی قوربانیان و ئاوارە و بەندیان لە وڵاتە زیاد دەبێت. بەپێی نوێترین راپۆرتی کۆمسیاری باڵای کاروباری پەنابەرانی سەر بەنەتەوە یەکگرتوەکان بۆ ساڵی 2020 ژمارەی ئاوارەکانی سووریا لە 900,000 زیاتر بووە. بەپێی ئەو راپۆرتە کە ژماری ئاوارەکانی لە ماوەی نێوان مانگ 1 و 2 ئەم ساڵ هەژمار کردووە، تەنها ئەوانەی لە مانگی 2دا ئاوارە بوون 300,000 کەسن. راپۆرتەکە ئاماژەی بەوەش داوە ئەو سەدان هەزار کەسەی لە 2 مانگی ڕابردوو ئاوارە بوون بەهۆی پرۆسە سەربەرزەکانی ڕژێم بە هاوکاری رووسیا و ئێران بووە کە بۆ ناوچەکانی هەردوو پارێزگای حەڵەب و ئیدلیب دەستی پێکردووە. لە کاتێکیشدا 9 ساڵ بەسەر دەستپێکردنی شۆڕشی گەلانی سووریادا تێدەپەڕێت، ڕێکخراوی نێودەوڵەتی چاودێری مافەکانی مرۆڤیش ئاماژە بۆ دەکات کە لە 2011ەوە تا ئێستا زیاتر لە 400,000 کەس لە سووریا کوژراون. پێشتریش نەتەوە یەکگرتوەکان لە چەندین ئاماردا ژمارەی ئەوانەی لە ڕووداوەکانی 9 ساڵی ڕابردوو کوژراون بە زیاتر لە 500,000 کەس هەژمار کردووە. کۆمسیاری باڵای پەنابەرانی نەتەوە یەکگرتوەکانی ڕایگەیاندووە لە 9 ساڵی ڕابردوودا لە سووریا 6,600,000 ئاواری نێوخۆیی و 5,600,000 پەنابەری جیهانی هەبووە. لەسەر ئاستی دەستگیرکراوانیش لە سەرەتایی دەستپێکردنی شۆڕشی دژ بە ڕژێمی بەشار ئەسەد زیاتر لە 129,973 کەس دەستگیر کراون و بە شێوەی زۆرە ملێ بێسەر و شوێن کراون. لە راپۆرتێکدا تۆڕی سووری مافەکانی مرۆڤیش ئاشکرای کردووە کە لە ئاداری 2011ەوە تا ئێستا 13,983 کەس لە نێو بەندینخانە و دەستگا ئەمنیەکانی ڕژێمی بەشار ئەسەددا لە ژێرە شکنجەداندا گیانیان سپاردووە. بەپێی راپۆرتەکەی تۆڕ پێشێلکاری دەستگا ئەمنیەکانی سەر بە ڕژێم و میلیشیاکانی سەدان هەزار کەسی گرتوتەوە. یاسر فەرحان سەرۆکی دەستەی نیشتیمانی کاروباری بەندکراوان و بێسەر و شوێنانی سووریا دەڵێت لە ماوەی 9 ساڵی ڕابردوو شۆڕشی سووریادا 5 ملیۆن کەس لە ڕیزی قوربانیانی کوشتوبڕ و دەستگیرکردن و ئەشکەنجە تۆمار کراون. 30 ئەیلولی 2015 هێزی ئاسمانی رووسیا لەسەر داوای بەشار ئەسەدی سەرۆکی ڕژێمی سووریا یەکەم گورجی ئاسمانی لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتەوەشان. ئەمە یەکەمین چرکەساتی دەستێوەردانی رووسیا بوو لە قەیرانی نێوخۆیی سووریا و پاڵپشتی لە ڕژێمی بەشار ئەسەد. بەو هۆیەوە هاوسەنگی هێز بە بەرژەوەندی ڕژێم و زیانی هێز و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن شکایەوە. لەو کاتەشەوە ژماری قوربانیان لەسەر ئاستی هەوڵاتیان زیاتر بووە.